نەبێ و ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە فێستیڤاڵی گۆڵ لە نێو کارگەی کلتوردا بەردەوامی هەیە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات. گەر تۆش خوازیاریت لەم کەشە تایبەتەدا کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستو بۆ ئێوەی ئازیزی ئامادە کردووە دەتوانیت سەردانی کارگەی کلتور بکەیت لە شاری سلێمانی و بینەری سەرجەم یاریەکانی مۆندیالی 2026 بی. ئەوەی جێگەی خۆشحاڵیە لێرە جگە لەو کەسانی کە دانیشتووی شاری سلێمانین چەندین کەسی بیانی لێرە بەدی ئەکرێن و بە خۆشحاڵیەوە لە نێو ئەم شوێنە تایبەتەدا کە دەستگای میدیایی کورسات ئامادەی کردووە ئەوانیش بینەری یاریەکانی مۆندیالی 2026 ئێمەش چەند هاوڵاتیەکی خۆشەویست دەدوێنین. سلااوت لەبێ بەخێر هاتی بۆ فێستیڤاڵی گۆڵ. چۆن بڕیارەیە سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەیت؟ سپاس دەکەم سەردا بەخێرهاتنی خۆتانەکەم. بەڕاستی پێش هەموو شتێبێ ئاماژەوە بدەم کە لە هەموو بوارەکان لە بواری وەزشدا لە بواری هونەردا کورسات بەجددی دەست پێشخەری هەموو شتەکانە. ئەمە زۆر دڵخۆشکەرە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە هەر بوارێکەوە سەیرەکەی یعنی لە شوێنێکەوە مەسەرەن جێدەستی خۆی کردوتەوە و پێشکەوتووی بەخۆی باش بینیوە. تاموچێژی ئێرە بەجددی ئەو کەسانە خۆیان کە دێنە ئێرەوانە هەستی پێگەن خۆمان هەستی پێگەن بە چ جۆرێکە. بەڕاستی ئەو کەشوها فەزایەمە لە ماڵۆمان دێنی نێرانە لەگەڵ هاوڕەکانمان خۆشیەکان بەشەکەین برادران کۆبینەوە تاموچێژێکی جیاوازتر و باشتر لێرە بەدیەکەین تاوەی کەلمەنونە لە فەزای گۆگو ماڵ و هەبین. من وەڵا هاندەری سەرسەختی فەڕەنسا هەروەڵا هەر کاتێکە فەڕەنسا خۆی لێرە یاری دەستپێکانی جیاوازان مۆندیال دەست پێ کردو. لێرە کۆمەڵێک خواردن شیرینی ئەو خواردەمەنیانە دانراون هیچ کام لەمانە تاقی کردوتەوە یاخود پێ چۆنەکە ئەو بەشانش لە نێو یاریگاکەدا لە نێو ئەم شوێنە تایبەتەدا بوونیان هەیە؟ بەجددی ئەوەش جوانی بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە کەشوهایەکی وا دروست بکرێت و پڕبێ لە کۆمەڵە خواردنێکی هەم کوردەواری بێ هەم سەردەمیانە هەم کۆمەڵی لەگەڵ ئەو تاموچێژ و شتێک کە دروست کراوە لێرە ئەو فەزایش دروست کرابێ یعنی شتەکانی بەڕاستی هەمووی پێفێکتە بەلای منەوە. چۆن بڕیاریە سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەیت؟ زۆر سپاس بەڕاستی چونکە شوێنێکی زۆر جوانە و بێجگەلەوە بۆ هەر گەوران نابێت جگەلەوەی حەزمان لە سەر یاریەکە بکەین لێرە زۆر یاری تری لەیە کە بۆ مناڵانیشە بێت و حەزمان کرد تاقیکەینەوە. لەگەڵ کێ هاتووی بۆ سەیری یاریەکان؟ لەگەڵ باوکم مامەکانم هات. هونەرمەند فەرمان هەورامی لێرەیە لە فێستیڤاڵی گۆڵ. تا چەندێک دڵخۆشیت کە لە نێو ئەم شوێنە تایبەتەدا کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستە و ئامادەی کردووە بینەری یاریەکانی مۆندیال. سەرەتا دەستخۆشی بۆ کورساتی عزیز لە یۆرۆشا پێشتر 2 ساڵ لەمە پێشیش لەگەڵ هاوڕێیانمان هاتین سەردانیێرەمان کرد و سەری یاریەکانمان کرد. ئەم ساڵیش کە وتیان کراوەتەوە بە خۆشحاڵیەوە یان چێژ لە یاریەکان وەرەگرین لێرە. کات فەرمان بەڕێستان هەموو هونەرمەندێک و ئێستا لێرە وەک هاندەری هەڵبژاردەیەک لێرە ئامادەی مۆندیالن. هونەر یان وەرزش کامیان هەڵەبژێریت یاخود کامیان زیاتر خولیای خۆتن؟ وەڵی هەردووکیان پەیوەندێکی زۆریان بەیەکەوە تەمان هونەر بەڵام وەرزشەکە وەکو چێژ سێریەکەم فێستیڤاڵەکە زۆر خۆشە بەلامەوە دەستخۆشی لە دەستگای میدیایی کورساتەکەم کە ئەم گەنجانەی لێرە کۆ کردووەتەوانێ بەڕاستی کەشێکی وەرزشیانە ڕێخستووە دەستخۆشییان لەکەین. پێشتریش هەر کاتی یۆرۆکە ئەم کەشە ڕێکخرابوو هاتین سەردانیێرەمان کرد بەڕاستی جەوێکی باش ڕەخسێنراوە ئەم بۆ گونجاو بۆ خێزان بۆ سەردانیکردن لە هەموو چین و توێژەکانی تر کەشێکی خۆشە بەڕاستی ئەم پارێزراوە هەم ئیتر یاریەکان شوێنەکە بەگشتی زۆر خێر هاتن. لەگەڵ کیا سەردانی فێستیڤاڵەکەت کردووە؟ وەڵا لەگەڵ هاوڕێکانم. من لێرە ئەبینم خواردنەوەیەک و خواردنت پێ ئەمە چییە لەکوێ کڕیوتە؟ وڵای ئەوە هەر لە ئەو شوێنانی کە تایبەتن بە ئێرە کە لەگەڵ ئێرە ڕێکەوتونە هەم خواردنگەی زۆر باشی لێ هەم ئەو شتانەی کە لێرە ئامادەکراوە. دەستگای میدیایی کورسات ئەم شوێنە تایبەتەی ئامادە کردووە کەواتە سیرکردنی یاری لەگەڵ هاوڕێ و کەسە نزیکەکانتە تا چەند هەستێکی جیاوازی بە تۆ بەخشیوە. بێگومان هەستێکی زۆر جیاوازەوە هەر ئەو شتە جوانانەژە لە کورسا دەوەشێتەوە چکە کورسات سەنگی میدیای کوردێ بەڕاستی و ئیتر هەر شتێک کورسا ڕێکی خا بێگومانە بێ پارێزراو بێ کەشێکی جیاواز و تایبەت بێ.
نزیکی 2 ساڵە سەردانی یاریەکەین پاری ژەراتین بەردەوام بۆ یاریەکانی مۆندیال و یۆرۆ پار بۆ یۆرۆ هاتین ئەم ساڵ بۆ مۆندیال هاتوین. بەخێر هاتن کەشەکە چۆنە لە لات تا چۆنە سیرکردنی یاری لەگەڵ هاوسەرەکە جێگەی دڵخۆشیە و کەشێکی جیاوازی بە بەڕێستان بەخشیوە. وڵای کەشێکی خۆشی هەیە و یادارم خەڵکی شەوا خێزانەکان بێنە دەرەوە شەوە. بەنیازن لە شەوانی ئایندەدا ڕوو لە ئێرە بکەنەوە بێن بۆ سیرکردنی یاریەکانی مۆندیال؟ بەڵێ ئینشەڵڵا. لێرە کۆمەڵێک خواردەمەنی خواردن بۆ ئێوە ئامادەکراوە تا چەند خواردن و شیرینەکانی ئێرەتان تاقی کردوێتەوە؟ وڵی زۆربەی خواردنەکانمان تاقی کردوێتەوە بە حکومی سی یاریەکەین و زۆربەی فرۆشیارەکانی ژیانی ئەگەڕێمە ناو ئەو خەڵکانی سێ یاریەکانەکەن و زۆربەیمان تاقی کردوێتەوە شتێکی زۆرمان حەز لەوێت لە بینی جێمەکانە کە ئیسراحەتە چارەکێ ئیسراحەتێ زۆربەی خواردنەکانمان تاقی کردوێتەوە. کە بە دڵتانە و دەستگای میدیایی کورسات بەردەوام خزمەت بە ئێوەی لاوان و هەموو چین و توێژەکانەکە بەبێ جیاوازی هاندەری چ هەڵبژاردەیە؟ وڵی من زۆری لێ نازانم بەسەراحەت. من نەوڕۆ لەگەڵ مناڵەکانمە هاتوون بۆ ئێرانە زۆر دڵخۆش مناڵەکان تەنیاریی تیشە مە مناڵەکان داناوە ئێرانە کەشێکی زۆر خۆشە زۆربەی زۆریوانی کەێرن ئەوانن کە زۆر حەزیان لە ورزشە و بە مناڵ و بە گەورەوە لێرە هاتن بەڕێستان هاندەری چ هەڵبژاردەیەکەن؟ وڵی من هەندەری هۆڵندام خۆم بەڕاستی بە دەرەجەیەک دوای ئەرژەنتین و ئیسپانیا. یاریەکانی مۆندیالی 2026 لە کارگەی کللتور لە نێو فێستیڤاڵی گۆڵدا بەردەوامی هەیە. تۆی بەڕێزگەر خوازیاریت سەردانی ئێرە بکەیت و لە نزیکەوە لەم کەشە ئارام و لەم کەشە تایبەتەدا کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستەوە بۆ ئێوەی خۆشەویستی ئامادە کردووە دەتوانیت لەگەڵ خێزان و منداڵ و کەسە ئازیزەکان تا سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەن. لێرە بەتەنها سیرکردنی یاری نیا بەڵکو و کۆمەڵێک یاری جۆراوجۆر بۆ منداڵان دابین کراوە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک خواردنی جۆراوجۆر وا شیرینی بەتام لێرە ئامادە کراوە دەتوانیت ڕۆژانە سەردانی کارگەی کللتور بکەیت و بێبەش نەبیت هەم لە خواردنەکان هەم لە بینینی یاریەکانی مۆندیالی 2026.